یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەران سەرقاڵی باشکردنی گوزەرانی کەسوکاری شەیدان و ئەنفاکراون لە هەرێمی کوردستان بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و بارودۆخی گشتی کەسوکاری شەیدان و ئەنفاکراوان بە سوپاسەوە میوانداری بەڕێز ئەدیب لەتیفمان کردووە بە ڕێوەبەری گشتی شەیدان و ئەنفاکراوان لە شاری سلێمانی. کاگادیب بەخێربێ. سوپاس بۆ بەڕێستە. سەرباری ئیلتیزاماتەکانت لە فەرمانگە بەڵام داواکارەکەی ئێمە ڕەت نەکردەوە هاتیە ستۆدیۆ. زۆر سپاس بۆ کورسات و بۆ خانەوادەی سەربەرزی شەیدان هەچێ بکەین بە زاناچە ئینشاڵڵا. زۆر سپاس. کاک ئەدیب با لە ڕەوشی گشتیەوە دەست پێ بکەین. بارودۆخی کەسوکاری شەیدان و ئەنفاکراوان لە هەرێم لە ئێستادا بە تایبەتی شاری سلێمانی دەوروبەری لە چیە؟ سەرەتا درود بۆ ڕۆحی پاکی گیانی شەیدان، سڵاو و ڕێزمان بۆ سەرجەم خانەوادە بە ڕێزەکانیان. وەکو بەڕێستان نەزان ئێستا لای ئێمە وەزارەتێک هەیە پێوتێ وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفاکراوان. ئەم وەزارەتە یاسایەکی هەیە کە پێوتێ یاسای ماف و ئیمتیازاتی شەیدان. بە پێی یاسا کۆمەڵێک ئیمتیازات و کۆمەڵێک مافەیە بۆ خانەوادەی سەربەرزی شەیدان. لە داهات لە پێشترە کۆمەڵێک ئیمتیازات جێبەجێ کراوە بۆ خانەوادەی سەربەرزی شەیدان وەکو تەندروستی و زەوی و خوێندن و کۆمەڵێک ئیمتیازاتی تر، بەڵام بەداخەوە بەهۆی قەیرانی داراییەوە لە 2014 و دروستبوونی شەڕی نەگریسی داعش کۆمەڵێک لە ئیمتیازاتەکان کەم بۆتەوە لەگەڵ هەموو ئەمانەی کە هەیە، بەڵام بەداخەوە کەمە وەکو جاری جاران لە کاتوساتی خۆیان نەدراوە. بۆ نمونە ئێمە ئێستا پرۆسی خوێندنمان بەدەستەوێت، پرۆسی خوێندن کرێ خوێندنی کوڕکچی شەیدان دابەشەکەین. ئێستا لەو پرۆسیان کە ساڵی 2019 مامەڵیان بۆ جێبەجێەکەین کە ئێستا خوێندن لە ساڵی 23 و 24ایە. کێشەی تەندروستیمان هەیە. ساڵانی پێشتر ئێمە هەر خانەوادێکی سەربەرزی شەیدان دایک باوک خێزان کوڕ و کچ خوشکوبرا هەر نەشتەرگەریەک هەر شتێکیان بکرا لە ڕووی تەندروستیەوە بۆیان سەرڤەکرا بە بڕێک لە پارەکەی. ئێستا بەستەنها ئەتوانین لە ڕێگەی نەخۆشخانە حکومیەکانەوە بتوانین ئەو کارانیان بۆ جێبەجێ بکەین. وەکو لای هەمووان ئاشکرا هەر شتێک بۆ خانەوادەی سەربەرزی شەیدان بکرێ هێشتا ناگات بە هیچ بینێکی ئازیزانیان، بەڵام بەداخەوە ئێستا لەو کاتانەیە بەهۆی قەیرانی دارایی و دروستبوونی شەڕی داعش پێشتر نەمانتوانی لە ئاستی ئەو خزمەتایبین کە جێبەجێ بکرێ بۆیان. بەڵێ کاگادیب کەواتە تەواوی ماف و ئیمتیازاتەکان جێبەجێ نەکراوە خۆداماژ لە یاساکانە هەموو ئیمتیازاتێکە. ساڵانی پێشووتر ئێمە ئەوەی کە لە توانامانە بۆ ئەوی کە یاسا ڕێگە پێدراوەکان ڕێگەیان پێوین بۆ ماکردوون، بەڵام بەداخەوە لە ساڵانی ڕابردوو لەم چەند ساڵانی داهاتووە نەتوانراوە بەو شێوازەی کەوەکو جاری جاران جێبەجێ بکرا. ئێستا لەگەڵ ئەوەی کە بەجەنابتموت مەسەر قەیرانی دارایی هەیە و کۆمەڵەشت هەیە تا ئێستا کە بەردەوامی لەسەری لەو ئاستەی جاری جارانە نییە کە بۆمان جێبەجێ کردوون. بەڵێ کاک ئەدیب لە چەندبوونیەکە داوا کراوە کە کەسوکاری شەیدان و ئەنفاکراوان کارتی بایۆمەتری دەربکات. سپاس بۆ پرسیاری بەڕێستا. من حەزەکەم لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەتانەوە ئامانج لە دەرکردنی ئەم کارتە یاخود جەختکردنەوە لەسەری جەختەکەینەوە لەسەرەوەی کە هەر خانەوادێکی سەربەرزی شەیدان کە ژمارەیان بە نزیکەی 5,000 بێ تا ئێستا نەچوون کارتی بایەمەتی بکەن. ئێمە لە ڕێگەی وەزارەت و فەرمانگەی هەمانگیەوە ئاگاداریان کردینەوە کە پێویستە سەرجەم خانەوادەی سەربەرزی شەیدان کارتی بایەمەتی بکەن بۆ ئەوەی سبەینێ نەبێتە ڕێگر لەوەی کە نەبێتە هۆکارەوەی کە موچەکانیان بۆ دابین دەکرێت. ئێستا داوامان لێکردوون کە سەردانمانەکەن. ئێمە بەڕێوەبەراتەکانی دەرەوەی شارمان هەیە، هەر لە ڕانیە هەمانە لە قەڵاتزێ لە گەرمیان کە بەڕێوەبەراتی گشتیە، لە هەڵەبجە بەڕێوەبەراتی گشتی ئەوانش بە هەمان شێوە خەریکن بۆی پرۆسەی بایۆمەتریەکە خێراتر بکەین و زووتر بتوانین خزمەتی خانەوادەکانیان بکەی بۆی نەبێتە هۆی ڕێگریەوەی کە موچەکانیان بۆ سەرف نەکرێت. بەڵێ کاگادیب لە ماوەی ڕابردوودا کەسوکاری شەیدان و ئەنفاکراوان هەڵمەتێکیان کرد بۆ وەرگرتنی زەوی. ئەم هەوڵانە بەچی گەشت و بە پێی زانێرەکانی لای بەڕێستا؟ ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی کاروباری شەیدان و ئەنفاکراوانی سلێمانی ناوسەنتەری سلێمانی مان هەیە لەگەڵ ئەو بەڕێوەبەراتیانەی تر کە بۆ جەنابتم باس کرد. لە زۆربەی شوێنەکان ئەوانی کە فەرمانیان هەیە زەویمان بۆ دابین کردوون. ئێستا بە خۆشحاڵیەوە من ناوی ئەو وارسی شەیدانەی کە فەرمانی ئەنجومەنی وەزیران و ئامادەکاریان بۆ کراوە لە ڕێگەی وەزارەتی شارەوانی نارومەتە سەرۆکاتی شارەوانی سلێمانی هەر کاتێک بەڵێنیان پێداوم هەر کاتێک زەویان هەبوو بۆ ئیفراز خانەوادەی سەربەرزی شەیدانی کەکەم لەوانەی کە لە پێش فیعەکانی ترە و سوودمەندەبن لە وەرگرتنی زەویە. باشە کاگادیب ئەو خزمەتگوزارانە چین کە پێویستە لە ئێستاە پێشکەش بە خانەوادەی یاخود کەسوکاری شەیدان و ئەنفاکراوان بکرێت؟ ئەمە من بەڕاستم و ئێمە خزمەتگوزاریەکانمان ئەوانەی کە سەرچین و بۆ نمونە ئێستا مەسا تەندروستی لە هەمووی زەروری ترە.
خوێندن لە هەمووی زەروری ترە ئێمە ئیکەین بەڵام بەو شێوازەی جاری جاراننا بەسەر بۆ نمونە من بە بەڕێستم کری خوێندن ئێستا ئێمە سەرقاڵی مامەڵە و تەواوکردنی کری خوێندنی 90 بۆ 20 تەندروستی لە نەخۆشخانە حکومیەکان بە سوپاسەوە ئیشوکارەکانمان زۆر بە باشی جێبەجێکرێ بە نووسراوێکی ئێمە کە بۆیانەکەین بۆ نەخۆشخانە حکومیەکان ئیشوکارەکانیان بۆکەن بۆ نەخۆشخانەی شۆڕش بە هەمان شێوە ئیشوکارەکانیان بۆکەن ئەوەی کە ئەمێنێتەوە ناتوانین مەسەرن وەکو جاری جاران کری تەندروستەکانیان بۆ سەر بکەین ئەوەی لە ئیمتیازات کە هەیە لە یاساکەی ئێمەیە هەر ئیمتیازە کە هاتوێ لە یاساکە ئێمە هەر لە تەندروستی لە خوێندن لە زەوی هەوڵیان بۆ ئەوین بتوانین لە کوێی یاسا و ڕێنمایەکانە بۆیان جێبەجێ بکەین. بەڵێ کاک ئەدی بۆ خۆت ئاماژت پێە ئەو چارسەکنی و گرفتانە هیچ پەیوەندیەکتان کردووە لەگەڵ وەزارەتی تەندروستی خوێنی باڵا بۆی ئەگەر چینە بەشێکی لەو کێشانە چارەسەر بکرێت خۆی ئەمانە هەمووی بەپێی ڕێنمایی و یاسا تەنزیم کراون ئێمە کۆنتاکتمان هەیە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا کۆنتاکتمان هەیە لەگەڵ وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی تەندروستی پێشتر بەداخەوە بە تایبەتی وەزارەتی تەندروستی ئێمە ڕێنمایەکی دەرکرد بۆ نەخۆشخانە ئەهلیەکان کەوتی لە 150 کری نێشتەرگەری و تەندروستی لە خانەوادەی سەربەرزی شەیدان وەرنەگیرێ بە پژگیریەکی بەڕێوایەتێک شتەکان بەڵام بەداخەوە جێبەجێ نەکرا من وەزارەتی خۆم و وەزارەتی تەندروستیشم لێ ئاگادار کردوێتەوە کە ئەوە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە و ڕێنمایی بەڕێزیانە بەڵام نەخۆشخانە ئاهلیەکان نە لە هەولێر نە لە دۆک نە لە سلێمانی لە هیچ شوێنێکی کوردستان جێبەجێ ناکەن ئێمە داوامان کردووە چاوێک بە بڕیارەکەی خۆیان و ئیجرعاتێک لەگەڵ نەخۆشخانە ئاهلیەکانە بکرێت بۆ مەبەستە بەڵام ئەوە تا ئێستا هیچ وەڵامێکم دەست نەکەوتووە. بەڵێ کاگەدی وەک بەڕێستان ئاگادارن لە ئێستا هەوڵەکان بەردەوامە بۆ ئەوەی موچی خانەنشینانی هەرێم لەگەڵ خانەنشینانی عێراق هاوتا بکرێت. پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە هەوڵەکانی ئێوە چی ئایا هەوڵدراوە کە موچەی کەسوکاری شەیدان و ئەفاکراوانیش بە هەمان شێوەی خانەنشینان هاوتایی ئەمە بیرمانە چێ وەزارەتەکەمان وەزارەتی کاروباری شەیدان و ئەفاکراوان زیندانیانی سیاسیشی لەگەڵایە بەڵێمە لە ڕێگەی وەزارەتەوە من ئاگام لێتی لە هەوڵان بۆ ئەوەی نووسراو کراوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لێەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆی بتوانێت هەوڵ بدێ بە هاوتاکردنی موچەی شەهیدانی هەرێم لەگەڵ موچەی شەهیدانی مؤسسەی شەهید کە لە عێراق وەرێگرن لەگەڵ زیندانیانی سیاسیە بەڵام ئەمە دوو پێوەری جیاوازی هەیە ئەگەر ئێمە بمانەوێت ئەو موچانەی ئێمە وەکو موچەی خانەوادەی سەربەرزی شەهیدانی ئێمە وەکو خانەوادەی سەربەرزی شەهیدانی ئەوان لێوێت پێویستە یاساکان بگۆڕێ چونکە ئەوان بە پێی یاسایە کارەکەن ئێمە بە پێی یاسایە کارەکەی شێوازی موچەدانەکانیان فەرقی هەیە لەگەڵ شێوازی موچەدانەکانی ئێمە لە هەوڵ ئەویان نووسراومان کردووە بەڵام دڵنیام پێویستی بە گۆڕانکاریە بێ لە یاساکانە ڕەنگە لە داهاتوە بتوانێت ئەوە بکرێ بەڵێ کاک ئەدیب بە شێوەیەکی گشتی بۆ باشکردنی ڕەوشی کەسوکاری ئەنفالکراوان و شەیدان هەماهەنگیتان چۆنە لەگەڵ دەستگای شەیدانی عێراق کە ئێمە پەیوەندی ئێمە لەگەڵ وەزارەتە وەزارەتی ئێمەش لە ڕێگەی فەرمانگەی پەیوەندیەکان و حکوومەتی هەرێمەوە هەر مەسەڵەن پەیوەندی ئێمە لەگەڵ پەیوەندی مناقەشەکردنی هەنێ یاسا و ڕێنمایە کە جاری وا هەیە دەدەچێت کە سەردانمانەکەن یا وەفدی وەزارەتی ئێمە سەردانی ئێوەکە بەڵام زۆربەی زۆری خانەوادە سەربەرزانی کە لەوێ تۆماریان کردووە شەهیدەکانیان خۆیان دێن مەسەن یا کەسێک فەرمانبەرە لەوێ یا کەسێک لە پلەیەکی ئەسکەریایە داوای پژگیریەکەکە بۆی بەپێی یاسای عێراق کاری لەسەر بکرێ بۆی ئێمە لێرە پژگیریەکانیان بۆکەین ناوەکو یاسا دوو یاسای جیاوازمان هەیە ئەوان مؤسسەن دەستگایەکن ئێمە وەزارەتێکی لە داهاتوە تەسەوڕەکەم هەوڵ بدرێ بوو ئەو یاسایانە هەم یاسای ئێمەژی ئەگەر بڕیار بێ بچێتە سەر مؤسسەی شەهیدی عێراق بە یاساکانی ئێمەش گۆڕانکاری بسەر. بەڵێ کاگە دیبێمە پێشتر گفتوگویەکی کورتمان کرد لەسەرەوەی کە فراکسیۆن یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەوڵەدات هاوشەوەی بڕیاری دەستگای شەیدانی عێراق کە لە سادەی شەیدانی دەستی ڕژەمی بەعس کورسیان بۆ تەرخام کرێت لە سادیان لە وەزارەتی خوێنی باڵا ئەکرێت لە داهاتوودا ئێوەش ئەم هەنگاوە بگرنە بەر و لە هەرێم ئێستا هەمانە و کێش یاخود لە هەرێم هەیە پار لە ڕێگەی وەزارەتی خوێنی باڵایەوە مەقاعد دیاری کرا و هیچ کێشەیەکمانی و هەر بەپێی یاسای ئێمە شەر کوڕکچێکی شەهید ئەگەر بە پارە یعنی مەسەن کرێ خوێندنیشیان لێوەربگیرێ ئێمە وەکو وەزارەت لێرە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی تەبەنی ئەوواکەین و کرێ خوێندنەکان بووین ڕەنگە کرێ خوێندنەکان دواکەوت بێ لای ئێمە بەڵێ ئەوەی کە بۆم باس کردی ئێستا ئێمە کرێ خوێندنی 90 بۆ 20 بەڵام هەر کوڕکچێکی شەهید کە دێتە بەڕێوەبەرایەتی گشتەکەی من
پژیری بۆکەم بۆ مۆزوعی خوێندنی باڵا لە داهاتوو ئاکرێ خوێندنەکانیان ئێمە بۆ سەرفەکەینەوە هیچ کێشەیەکی نیە خۆگەر مەقعدەکە وەکو بەجەنابتم پار لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵاوە ئەو کارەکرا لە هەرێمیش بەڵێ ئەو لە ساعت چەند تەرخان کراوە کاک ئەدی بۆ کەسوکاری شەیدان و هەر مەسە تۆ مەبەستە دەوێ دەربکرێن لە ڕێنماییەکان یانی مەسەرن کورسیان بۆ تەرخام کرێت و بەڵێ کرا پار بە ڕێژەیەکی بەرچاو کرا زۆر کوڕکچیشەی سوودمەند بوون لەو بڕیارە بەڕاستی و ئێستش ئەگەر هەر کەسێکیکە لە وەربگیە لە خوێندنی باڵا لە ناو هەرێم ئێمە بیرمان نەچێت ئەوە کە باسەکەین لە ناو هەرێم باسەکەی ئێمە کری خوێندەکانیان بۆی بەڵێ بەڕێز ئەدیبلەتی بە ڕۆبەری گشتی شەیدان و ئەفاکراوان لە سلێمانی سوپاس کە ڕاستەوخۆ لە سێدۆ لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێستان.